هر وڵاتێکی پێشکەفتی دموکراتی خواست دەما حکوومەتە ئەوی وڵاتی دەکەفتت قێرانەکەدا و کارتێکردنەکە خراپ لەسەر ژیانە وڵاتیان بکات ئەکسەر ئەو حکوومەتە خۆڤەت کێشێت دەما چارەسەریاوی قێرانێ نەکات لێ مەخابن ئەوە بترجە 2 ساڵانە هەرێما کوردستانی دناودەها قێرانەدادایە و تا نەهای ئێک قێرانژی نەهاتیە چارەسەرکردنا وڵاتیان دۆگێژی دڵگران بووینە و دەبێژن ئێدیمە باوری بە حکوومەتێ و بریارە نوێ نەمایە و vêyekê بەرنەبوونا شرعیەتێ و یاسایە ڤەتگەڕێنن هەندە جیڤەت گرێتە بۆوان بریارێت کودای و نهاتنە جێبەجێکردن بۆ نمونە پشتی ڕزگارکردنا عێراقی ڕژێمە دیکتاتۆر هەرێما کوردستانێک کاتە بوارێکی دنی گەشەکردنا ئابووریدا لێجێ داخەیە و حکوومەتی نەشیا پشتی نەمانە دیکتاتۆرێکی هەندێک بریارێت گرنگ بدەێت و جێبەجێ بکەن جێبەجێ نەکردنەوان بریارێک و بەری هەنگێک داین و پشتی بارێ ئابووری کوردستانێک گەلێکی باش بوو نهانە جێبەجێکردن و باوەری نەمایە و هەم قەیرانە هەم بەری هەنگی ئەو بریارە جێبەجێ نەکردە ji ber هەندێکی خەڵکی باوەری پێ نەمایە يعني باوەریە خەڵکی حکوومەت نەمایە چونکی مەچ حکوومەت نینە حکوومەت پەرلەمانە شریعەت پەرلەمان نینە دەوڵەت جی چ کاری برێ بەنۆبەتن لێدا مشکلات چێ بن تشتێ دەوڵەت بێژتن پێک نوێنیتن بۆیە ملەتی نەمایە بۆیە چونکی ساڵە درێژە حتەنوکە هەرێ گونە بۆ خەڵکی بێژنە خۆشخۆشکە و بێ عمل و بێ پرۆتیک یعنی ملەتی باوەری نەمایە بۆری ملەت حەقە لایخۆڤە ڕۆژنامەوانێک ژی دەبێژێت بەریانەها سەرۆکە حکوومەتێ سۆزدابوون کۆ داهاتێ نەفتەی خەڵک ژی مەفای ژێ وەرگرێت لێ بنێرینە وان چوو مەفای ژی نەهاتیە دیتن و بەلکو بەرەو ڤاژی بوویە سەدەمێ پەیداکردنا بدەهان ژی قێرانێن دی حکوومەتە هەرێما کوردستانê بنکە فراوانی بوو لێدنەهەدا بنکە فراوانیا خۆش دەستدا شکست هێنایە شکست خواردیە حکوومەتە هەرێما کوردستانê هیچ بریارەکەوێ ناف هەوڵاتیاندا نەمایە تایبەتژی گەل بێژین سلکێ داهاتێ نفتەیەکەرم بەحز بکەین بوویە مشارەوەکی مشارێ بتنێش هەوڵاتیات خۆتن هاتنو چۆنێش هەوڵاتیات خۆتن ئەو سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانێت وەختیدا و کاندید بۆ حکوومەتێ دەمێ بەحز کرد کوازە 5 سەدێ بەهای نفتەی کەمە دەما هەوڵاتیان دە ئیرۆدا هەوڵاتی بێدەنگ بووین سەرڤی کەیسی دیتنا من هەوڵاتیژی گونەهبارن دەبێتن ڕابنە سەرخۆ ئەڤە 2 ساڵە برس و نەخۆشی و دەردەسەریەن خەلکێ ڕۆژ بۆ ڕۆژە لەوی وڵاتی قێران دزێدەبوونێ دانە و کاریگەری لەسەر ژیانە وڵاتیان کردێت تایبەت خەلکی هەژار و کێم دەرامەت ji دژواریە van قێرانان بەردەوام دنالێت بەتر ji 2 ساڵانە هەرێما کوردستانê kefte di navdehan qêranan de û heta niha jî ê qêran nihatiye çareserkirina ji layê hikûmeta herêmê ve evê çendê jî digihînit ku êcî welatiyan bawerî hikûmet û biryarê wê nemabetin dîsan jî didene diyarkirin nebûna perlemanekî şerعiyeta hikûmetê li dest dayînin Ekrem Derveş kanalê Badînan Sar 2